ئەنجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئەلهیجرە، هیجرەمان لە بڕگەی 11 پێشتر ئاماژەمان پێدا و باسمان لێوە کرد کە بە ئاماژەیە بە چەندین ڕەهەند و سوودی هیجرەتەکە. هیجرەتێکیان لە سەرەتاوە وەڕوجزە فەهجر دوورەکەویتەوە لە گوناحکاری. دووهەم هیجرەتە لە جاهیلیەت، هیجرەتە لە قیەمی جاهیلی، لە دید و تێڕوانینی، لە فەلسەفەی، لە ڕێساکانی، لە بنەماکانی خێزان و لە مۆدێلات و لەو عادات و تەقالیدانێکە کۆمەڵگەیەکی عەلەمانی لادینی دروستێکە. تۆ ئەبێ لەمە دوورکەویتەوە. ئەنجا ئەگەر شوێنێک و داڵدە و مەوایەک هەبوو، ئەمیر فەرمانی دابوو کە وەرن بۆ ئەو داڵدە و مەوایە، ئەو کاتە هیجرەی جەستەیی یەکەیت و بۆ ئەوێ هەروکو ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لەبێ لە کتێبە بنرخەکەیە کە ناوی ناوە طەریق الهیجرەتەین، ڕێگای دوو هیجرەتەکە. هیجرەتێکیان بەرەو خوای گەورەیە وەڕوجزە فەهجر و خۆپاکردنەوەیە لە جاهیلیەت، هیجرەتی دووەم بەرەو پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام کە لە مەدینە دارالئیسلامەکەی دروست کرد. ئەمەش بە هەمان شێوێ ڕێسایە لە هەر وەختێکا کە دروستە بێتەوە، تۆ تا لە ناو کۆمەڵگەی جاهیلیەکەیاین ئەبێ قیەم و داب و نەریت و دید و تێڕوانین و هەڵس و کەوت و بزاوت و مۆدێلاتی جاهیلیەکە واز لێبێنی. ئەگەر دارالمەوەکەش دروست بوو، دارالئیسلامەکە دروست بوو، ئەمیریش هیجرەتەکەی بە فەرماندا بە سەرتانە ئەڕۆن بۆ ئەوێوکە. ئەلهیجرەکە ئەم هیجرەیە وتمان زۆرینەی جار هیجرەتکردن ئەبێتە قۆناغی ڕاستە و خۆی پێش قۆناغی ڕاگەیاندنی جیهادەکە، چونکە پێشەچی و هاوڕێی جیهادەکەی. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاوا هێناونەتەوە پێکەوە لە دوو ڕیوایاتی مختلف، ئەلهیجرەت والجیهاد، ڕیوایەتی تر ئەلجیهاد والهیجر. ئەنجا ئەلجیهادەکەش کۆتایی ئیشەکەی. وأنا آمركم بخمس الله أمرني بهن. چین ئەمانە؟ الجماعة والسمع والطاعة والهجرة والجهاد. جهادەکە ئیتر ئەم هەموو ئیشکردنەمان لەسەر مەنهەجەکە و سەمع و تاعە و ئەمیر دەربڕینەکە و هیجرەتکردنەکەمان بۆ هێنانەدی جهادەکەیە. ئاماژەیە بۆ گەورەی و گرنگی جهاد کە لێرە بۆتە مەبەستی ڕەفتارەکانی پێشتری. لە هەمان کاتیشە جهاد وەسیلەی هێنانەدی مەبەستە گەورەکەیە کە پاراستن و دەرخستنی بانگەوازی خواویستی و بەرگریە لە مسلمانان و لە مقدساتیان، کەوا بوو بە پێکهێنانی کۆمەڵکاری و جۆڕایەڵی ئەمیر و ملکەچی فەرمانەکانی کۆمەڵێک پێشڕەوی ڕەسەنی جیهادیدا ئەمەزرێ کە بە هیجرەتکردنەکەشیان ئامادەی جیهادەکە. دەقەکان کە برایەتی دینی و وەلای ئیماندارانە بۆ مسلمانان ڕوونەکەنەوە زۆرن، داواکەن لەسەر ڕێسای ئەو وەلاە بەو پاچی و سەرڕاستی و جدێتیە کۆمەڵکاری جیهادی دروست بکەن تا بتوانن ببن بە بەرگریوانی ئیسلامیەک. یا أيها النبي حرض المؤمنين على القتال. ئەی پێغەمبەری خوا مسلمانان لەسەر جەنگ و کوشتار هەندە. ئەگەر مسلمانانە خۆیان تۆکمە نەبوو بن، بە برایەتی دینی وەلای ئیماندارانە هەمویان وەکو یەک جەستیان لێ نەهاتوێ، چۆن ئەمانە ڕۆن و جیهادەکەک؟ فقاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك وحرض المؤمنين عسى الله أن يكف بأس الذين كفروا. لپێناوی خوایە جیهادەکە بکە. بە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام تەکلیف لە غەیری خۆت مەکە، بەڵام مسلمانان هاندە لەسەر جەنگ و جیهادەکە تا خوای گەورە بیکاتە مای ڕاوەستانی زەبر و زەنگی کافرەکان و لادانی دەسەڵات و تۆغیانیان. بێگومان ڕاوەستان و ڕاوەستاندن و ڕەتکردنەوەی زەبر و زەنجی کافرەکان و لادانی هێز و قووەتیان هەر بە کۆمەڵێکی عەقائیدی جیهادی ڕەسە نەبێ کە هەمویان بەهاندان لەسەر جیهادەکە خرۆشابن، لەسەر مەنهەجەکە کۆبوونەتەوە، بە دیدێکی عەقائیدی پەروەردە بوون، بە برایەتی دینی پتەو بوون، بە وەلای ئیمانی یەکتریان سەرخستووە بوون بە یەک لاشە و یەک جەستە. ئەنجا ڕوویان لە جیهادەکەی هیجرەت و جیهادەکەیان ئەنجام داوە و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وسەلام تەشجیعی کردوون و حرض المؤمنین عسى الله أن يكف بأس الذين كفروا. ئەمە شەکە لە حەدیثی قودسیە بە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام وقاتل بمن أطاعك من عصاك. بەو کەسانەی ملکەچیت بۆ دەرەبڕن و جۆڕایەڵی دەکەن بجەنگێ بەرامبەر ئەوانەی کە سەرپێچیان کرد. کەوابوو پێویستە ئەوە لا ببێتە بەڵگەنەویست کە کۆمەڵکاری بۆ جیهادکردن مەرجە و زۆر گرنگە، چونکە بەرهەمی جیهادەکە کە سەرکەوتنەکەیە بۆ بەسراوەتەوە دوای فەزڵی خوای پەروەردگار و منەتی خوای گەورە. کۆمەڵکاریەکەش لەسەر پەیوەندی پتەوی برایەتی دینی و وەلای ئیماندارانەدا ئەمەزرێ ومن يتولى الله ورسوله والذين آمنوا فإن حزب الله هم الغالبون.
هەر کەسێ بەڕاستی و سەرڕاستانە وەلای خۆی بەخوای گەورە و بە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام بدا، هەروەها بەو کەسانی کە باوەڕیان هێناوە ئەوە ئەندامی حیزبەکەی خوای گەورەی. حیزبەکەی خوای گەورەش بە تەکید زاڵە.